هەر بۆ خۆی هاتنی و هەموو کەس هایەتە بێگانانە ئەمریکی ئەوروپی ناوچەیی عێراقی هی هەرێمی کوردستان و کۆبوونەوەیان لە سلێمانی ڕێزلێنان و بەرزڕاگرتنی پێگەی کوردستان و پێگەی سلێمانیە. من هیوادارم ئەمە خۆی پەیامێک بێ کە کوردستانەکەی خۆمان شاری سلەیمانی جێگەی دایەلێگ و ڕاوێژە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ ڕەچاوکردنی ئەم ناوچەیە بەبێ ڕەچاوکردنی مافی کورد و پێگەی کورد و دەنگی کورد ناکرێت. بە هەمان شێوەش بەلای منەوە پەیامێکی گرنگتریشە بۆ ئێمە هەرەوە نیە خەڵک لە ئێمە تێبگا، ئێمەش لە خەڵک تێبگەین، ئێمەش بەشێکین لەم ناوچەیە، ئێمەش بەشێکین لەو جیهانە. کورد چاوەڕوانی خەڵکی تر نەبێ ئیشی بۆ بکە، خۆمان ئیرادەی خۆمان، چاکسازی خۆمان، چارەسەری کێشەکانی میلەتەکەی خۆمان، ئەم کێشانەی کە ڕوبەڕوومان بۆتەوە، بەهێزکردنی نمونەی جوانی خۆمان، پێکەوە ژیانی خۆمان، ئەمە کەرەسەیەکی گەورەیە لەم ناوچە پڕهەژان و کێشە و گیر و گرفتانە. لە مێژووە قەت وەزعیوانە بۆ دنیا ئەوەندە سەیری کوردستان کە پێگەی کوردی لاگرنگ بێت، دەوری کورد مهم بێ لە معادلەکانە ئەکەوێتەوە سەر خۆمان. یار بە ئەنجامیش لە دەستی خۆمانە. دەرەوە مهمە، تێگەشتنی پێکاتەکانی دەرەوە هاوچەشەکانی دەرەوە گرنگە، بەڵام دەربازبوون لە وەزعی یاسای کوردستان، چارەسەری کێشەکانی خۆمان، یەخستنی ڕیزەکانی خۆمان لەسەر پرۆسەیەکی ڕیفۆرمی بنەڕەتی بۆ خزمەتی خەڵکی خۆمان و بەهێزکردنی پێگەی کوردستان وەکو نمونەیەکی حکومڕانی و پێکەوە ژیانی دروست سەرمایە بۆ میلەتەکەمان.